هەر یەکێک لە ئێمە پێویستمان بەوە هەیە کە بە نەفسی خۆمان بڵێن هۆ نەفسەکەم خۆتمان دووکە تعمیری ئەو خەزێنەکانە بکە پڕیان کرد لە نور و ڕووناکی نەچی بە خاڵی تەسلیمیان کەی نەچی پڕیکەی لە تەمەڵی و لە پاڵکەوتن و لە خەوتن و لە ئیستیراحات نا بڕۆ دەرەجاتی خۆتی پێ بەرزکەرەوە لای خۆ گریمان ئەو کەسێک کە زۆر گوناهبارە خۆی گەورە عەفوی کرد گریمان هەر عەفو کرا چۆن ناو بەهەشتەوە ئەزانن لەبەرەوەی لە پلەی موحسینینان نییە چەند هاتوۆتە دووەوە بۆی کەسی ئیماندار بەوە ناوەستێکە بەڵێ بەس خۆی گەورە عەفوم کە هەوڵ ئەدا لە پلەی ئیحسان نابێ کردەوەکانی لەگەڵ موحسینین نابێ لەگەڵ چاکەکاران نابێ دەی هەر کەسێک با بەیانی زوو غەزالی ئەفەرمێ با سەری عەزاکانی کە سەری چاوی و گوێی بکە سەری زمان و سکی بکە سەری داوێنی بکە سەری دەست و قاچی کە با مەرجیان لەسەر دابنێ مەرج لەسەر چاوی دابنێ مەرج لەسەر گوێی دانێ لەسەر زمانی بەرنامەی بۆ دابنێ ئەگەر ئەبەم شێوازە نەکات ئەمانە هەمووی تەسلیم بە نەفسی خۆی نەکات و لەگەڵ نەفسی قسە نەکەوە مەرج دانەنێ ئەفەوتێ ئەفەرمێ بمانە کردەوەکانی ئەم تەواو ئەبن و چاکە بن دەی ئەفەرمێ بزانە دەرگاکانی بەهەشتیش ئەمە حەود ئەعزان حەود ئەعزات هەیە خۆی گەورە پێی عەتا کردووی چاوە گوێیە زمانە سکە داوێنە لەگەڵ دەست و قاچە حەود ئەعزات هەیە حەود دەرگای جەهەنەم هەیە ممکنە هەر یەکێک لەمانە دەرگایەکە لێ بکاتەوە لە جەهەنەمە بۆیە بە مەرج لەسەری دابنێ تۆ ئەبێت دەرگای شەڕم لێ دابخەی ئەی نەفسی خۆم ئەی چاوم ئەی زمانم ئەی گوێم نابێت دەرگای شەڕم لێ بکەیتەوە بەڵکو ئەبێت دەرگای شەڕم لێ دابخەی ئەبێت دەرگای بەهەشتم بۆ بکەیتەوە ئادەی چاو چ مەرجێکی لەسەر دائنەی بە نمونە دوو مەرجی لەسەر دانێ نابێ سەیری حەرام کەی چاوەکەم نابێ بە بچووکی سەیری هیچ موسڵمانەکە ئەی چاو مەشغوڵ بە تیجارەتی و بازرگانی خۆتەوە قورئانی پێ بخوێنە کتێبی شەرعی پێ بخوێنە قازانجی پێ بکە قازانج حەڵاڵی پێ ببینە بەخوا هەندێک لە زانایان سوبحان الله چاوەکانیان پاراستوو لە بینینە حەڵاڵیش زۆر شتە بوو حەڵاڵ بووە چیان لێ پاراستوو هەندێک شتێ مەکروهە سەیریکە چیان لێ پاراستوو بە نمونە ئینسان کاتێککە ئەچێتە سەر تەوالێت سیرکردنی پیسایی کەڕاهەتی هەیە لە شریعەت باشە چاوەکانی خۆیان لە کەڕاهەت پاراستوو چاوەکانی خۆیان نەیان هێشتووە لە عیبادەتان نەبێ سەرف بێ نەیان هێشتووە ڕایان گرتووە بۆی ئەفەرمێ ئەم مەرجانە لە سەردی دابنێ و بە عینی اعتیبار وەریگرە و وای لێ بکەکەوە لە ئەعمالی خەیرە سەیری کتابی خوا کات و ئیقتیداکە بە سنەتی پێغەمبەرەوە صلی الله عليه و آله وسلم بڕوا ئەنواع جۆری کتێب و حکمەتی گەورە گەورە و دانایەتی بخوێنێتەوە ئەم مەرجە لەسەر چاوت دانێ ئەمە مشارەتەیە هەموو عزوەکان ئاوایە ئەی زمان ئەمڕۆ نابێ قسەکەی ئەبێت لە چاکە سەرف بی ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ هەندێک جار زیخێکی خستە سەر زمانی بۆی قسە نەکە چکە لە قسەکردنەکە زەرری ئەدا خۆی تووشی گوناه کرد نە بەردێکی لەسەر دائەنا شتێکی لەسەر دائەنا بۆی زمانەکە هاڵە نەڵێ بۆیە لە زمانە پێویستمان بەوەیە کە فێریکەین لە حەڵقەی زیکرا دانیشە ذکر بخوێنە خەریکی علم و تعلیم بە ئێرشادی عیبادی خوا بکە لەسەر زەویە دوو کەس بینیان تێک چۆ چاکی کە هەرچی خێرە بە زمانەکرێ بڕۆ خەریکی ئەوانە بۆ جێبەجێیان کە ئەی سک بەسە پڕ مەبە هەوڵی حەرام مەدە شەهەواتی بەتن زۆر زۆرە هاواری بەتن چێژەکانی بەتن زۆر زۆرە سکی ئینسان هەر هاوارە کات و پەلامار ئەدا لە نەتیجەشە تەنها ئەوەی پێ ئەبڕێشتانێکی کەم چکە لاشەی ئێمە مەحدودە کەسمان نییە ئەگەر خواردنی زۆرمان خوارد باڵای بەرزتر بێت لەوی تر هەمومان لە ئەندازێکە ئەوەستی کەسمان نییە ئەوەندە گەورە ببین لە ماڵێکی وایە جێمان نەبێتەوە بۆی خواردنەوە هەمومان لە مستەوایەکە ئەوەستی تەحملی ئینسان تا سنوورێکە ئەوە بابەتە معنەویەکانن باڵای تۆ هەتا بەرز بێ بەرزتر ئەبێ ئەگەر 1000 جار ئەستەغفیرڵڵات کرد لە 100 جار زۆرترەوە باڵاکەت بەرزترە ئەگەر 10,000 کرد باڵاکەت بەرزترە وهاکەدا بەڵام لە شتە مادیەکانە سنووری تۆ مەحدودە تەسەوورکەن فیلێک 500 کیلۆ ژەمێکێتی پیا ڕۆژێکێتی باشەگە مرۆڤێک 500 کیلۆی خواردووە ئەخیر دەرەجە بەقەدر فیلێکی لێ هات
ئەگەر زۆر زۆر گەورە بوو تۆ خۆ لەوە زیاتر گەورە نابێت ئەوەستێتەوە کۆتایی پێ ناوەڵا وەرە ئینسان بێنە بڵێ ئادەی بخۆ لە ئەخیرە پێی ناخورێ ئەوەست هەموو شتێک وەستانی هەیە بەڵام بابەتە معنەویەکان وەستانیان نی بۆی ئەبێ کۆمەڵێ مەرجی قاسیمان قرسمان لەسەر سکی خۆشمەندان نابێ هەموو ئەعزاکان بەو شێوازە بەرنامەیان بۆ دابڕێژە دەستەکان قاچەکان شەڕتیان لەسەر بگرە ئەبێ کردەوە چاکان جێبەجێکەی اینجا کۆمەڵی عیبادەت لەسەر نەفسی خۆت دابنێ ئەبێ ئەمڕۆ ئەوەندە سونەت کەم ئەوەندە ذیکری زۆر کەم ئەوەندە قورئان بخوێنم کۆمەڵە مەرج هەموو بەرەبیانە لەسەر خۆتدانە و جێبەجێکە و تەنفیزیکە ئەو ئەعمالە گەورانەی کە ئیسلام داوای لێ کردوین بەمەرج لەسەر خۆتدانێ ئەمڕۆ نوێژەکانم بە جەماعەتەکەم ئەمڕۆ ئەو کارە جێبەجێ ئەەکەم ئەفلانە خێرەکەم فلانە سەردانی خزم ئەەکەم هەموو بابەتی عەبدایەتەکان مەرج نیە تەنها ذیکر و ئەوراد بێ ئەبێ بەیانی هەستایی بەو نیەت و بەو شەرطانەوە لەسەر نەفسی خۆت هەستی اینجا ئەو کاتە ئیستیقامەیەکی تەواو وەرئەگری کە ئەبێ ئەی نەفس استقامت هەبێ لەسەر ئەم کارە حتا وەکو چێژ وەرەگرێ کە چێژی وەرگێت لە مشارەتە دەرەچی پێویست ناکە مەرجی لەسەرگری هەر خۆی ئەیکات هەموو بەیانە بە مەرج بگرە ئیلا ئەبێ نوێژی زوحا بکەی ئیلا ئەبێ ویتر بکەی ئیلا ئەبێ پێش نوێژ و دوای نوێژەکان سونەتەکانت جێبەجێکەی ئیلا ئەبێ ئەمڕۆ دوعای زۆرت خوێن بێ ئەم مەرجانە ئیلا لەسەر خۆت دانێ بە واجبی جێبەجێکە